سنتەری چاندنی مۆخ لە سلێمانی ساڵی 2010 بەردی بناغەی نەخۆشخانەی چاندنی مۆغ لە سلێمانی دانرا بۆ یەکەم جار لە شاری سلێمانی لە نیوەی دووەمی ساڵی 2016 یەکەم چاندنی مۆخ لەم نەخۆشخانەیە کراوە و ئێستا ئەو چاندنی مۆخە بۆ 100 نەخۆش کراوە. لە 186 نەشتەرگەریەکان سەرکەوتوو بووە. داستان عوسمان پزیشکی پسپۆڕی هیماتۆلۆجین دەڵێ یەکەم جارە لە عێراق نەشتەرگەری مۆخی خۆی ئەنجام دەدرێت. سنتەری چاندنی مۆخ تا ئێستا 99 کەیسمان کردووە لە ڕۆژی شەمەیە بێ بە 100 کەیس و چەند نەخۆشێکی تریش ئێستا لەژێر پرۆستەکەیان واتە لە فترەیەکی نزیکا چاندنیان بۆ ئاخرێ. ئێمە لە نەخۆشخانەی چاندنی مۆخ یەکەم سنتەرە لە هەموو عێراقا کە بتوانێت هەردوو جۆری چاندنی خۆیی ئۆتۆلۆگەس واتە لە نەخۆشەکەەوە لە خۆیەوە بۆ خۆی و ئەلۆجینیک واتە لە بەخشەرەوە لە خوشک و براوە بۆ نەخۆشەکە بکرێ لە هەموو جۆرەکە لە زۆربەی جۆری نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن AML ALL ئەپلاستیک و جۆری نەخۆشی تەلەسیمیا و نەخۆشی شێرپەنجەی خانە پلاسماکانی خوێن مالتیپل مایلۆما و لیمفۆما بکرێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا بازدەوە دەکات لەسەر تاسەری عێراق و بۆ یەکەم جارە چاندنی مۆغ لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت. وەزیری تەندروستی دەڵێت ئەوان 20 میلیۆن دۆلاریان تەرخان کردووە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان لە دەرەوە، بەڵام ئێستا لە ناوخۆ چارەسەر دەکرێن. ئێستا ئەوەی بینم ئێمە بەو کولفەیەکی کەمتر بە توانای خۆمان بە ئەو کارمەندانەی کە من زۆربیان هاوڕێ من زۆربیان لە نەخۆشخانەکانی تر بوون ئێستا هاتوونەتە ئێرە و چاندنی مۆخەکەن. توانیمان لە ماوەی ساڵێکدا 100 نەخۆش بکەین. بەڕاستی ئەمە جێی شانازیە کە چیتر نەخۆشەکانمان بڵاو نابنەوە، ناچنە وڵاتێک کە زمان نەزانن، ناچن لە شوێنێک 3 بۆ 4 مانگ بمێنەوە و توانی ویشمانە لە 186 و نەخۆشانەی چاندنیامان بۆ کردوون چاکیان بکەینەوە و پابوجەیەکی زۆر لە ماوەی 1 ساڵدا زیاتر لە 4 میلیۆن دۆلار بگەڕێنینەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان. وەک لە ئامارەکان داهاتووە لەو 100 نەخۆشەی چاندنی مۆخیان بۆ کراوە، 70 کەسیان چاندنی مۆخی خۆی بۆ و 30 کەسیشان لە کەسێکی ترەوە وەرگیراوە. 68 نەخۆشیان لە سەروی تەمەن 18 ساڵەوەن و 31 نەخۆشیان منداڵ بوون و لە 138یان نەخۆشی شێرپەنجەیان بووە. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.